پرسی لە مرکزی لە هەرێمی کوردستان بۆتە بابەتی ڕۆژ و لا نێو چین و توێژەکان قسە و باسی زۆری لەسەر دەکرێت. ساڵانی ڕابردوو چالاکوان و هاوڵاتیانی سنووری قەزای کۆیا با شێوەی جۆرا و جۆر هەوڵی بەدەستێنانی ئیدارەیەکی سربەخۆیان بۆ شارەکەیان داوە، بەڵام بێ ئەنجام بووە. لە ئێستاشدا و دوای زیندووکردنەوەی پرسی لە مرکزەتی پارێزگاکان کۆیەکان بەم شێوەیە دەدوێن. کۆیە شاری شاعیران و هونەرمەندان و ڕۆشنبیران، شارێکی گچکە دەبووە ئێستا شارێک دروستکرا بە لە شوشا، پێکات بە لە شوشا. لە هەمان کاتە تەماشا دەکەی هەرچی پێداویستیە بۆ ئەو شارە دابین نەکراوە. دیسان دەگەڕێەوە سەرخاڵی یەکەم کە کەوتوتە نێوان دوو بەرداشەوە، قوربانی دەستی دوو محافەزە. هیوادارین لەو نێوانەدا کۆیەک لای بکرێتەوە. پێویستی زانەوە بەدەوا چوونە لەسەر پرسی لا مرکزیەت، چونکە بە شێوەیەک لە شێوەکان لە زۆر لایانی سیاسی یەکدانەوەی بە قەستی بۆ دەکرێت بە شێوەیەکی خراپ. لا مرکزیەت گرنگە بە شێوەیەک کە یەکسانی لە پەخشکردنی پرۆژە جێبەجێکراوی شار و شارۆچکەکان و پارێزگاکان تێدا بکرێت بۆ بازی مرکزی قرار سەرجەم خەڵکی کوردستان داوێتی. بۆیە پێویستە لا مرکزیەت جێبەجێ بکرێت بە شێوەیە کە هەموو لایەنێکی سیاسی پشتیوانی لێ بکە. مامۆستایەکی یاسایی لە زانکۆی کۆیا بە پێویستی دەزانێت هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کاری لە پێشینەیان پرسی لە مرکزیەت بێ بۆ پارێزگاکان. دەژڵێت دەڤەری کۆیا دەوڵەمەندە بە سامانی کانزایی سروشتی و پێویستە داهاتەکەی بۆ ناوخۆی سنوورەکە بێت. جیاوازێکی زۆر دەکرێت بەداخەوە لە نێوان کۆی و قەزاکانی تری سەر بە پارێزگای هەولێر. لەبەرەوە بۆ کۆیە زۆر گرنگە. من پێم باشە بۆ کۆیە جگە لە پرسی لا مرکزیەت شتێک تریش بوروژێن کە ئێمە لە داهاتوودا هەوڵ دەدەین کاری لەسەر بکەین. ئەویش پرسی ئیدارەی سربەخۆیە کە پێشتر بڕیاری لەسەر درراوە. بەڕاستی ئێمە بڕیارمان هەیە، تەنها ئەو جێبەجێکردنی ماوە کە ئیدارەی سربەخۆ دروست بوو. ئەو کاتە لە ڕێگەی لا مرکزیەتەوە دەتوانرێت وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵدا بکرێت. کۆیا لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەولێرە و باوتەی هاوڵاتیانی شارەکە جیاوازیەکی زۆر کراوە لە ڕووی دابینکردنی پرۆژەی خزمەتگوزاری و ئاوەدانی لە ساڵانی ڕابردوو. کۆیەکان لە چاوەڕوانی ئەوەدان چارەنووسی شارەکەیان یەکلایی ببێتەوە. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیا.